عیماد ڕەزا حەمەد ئیسماعیل سیان لە ساڵی 1970 لەدایک بووە. ئێستا لە هەولێر نیشتەجێیە، خێزاندار و خاوەنی 4 منداڵە. لە ساڵی 1998ەوە پەیوەندی کردووە بە کاری ئیسلامیەوە. پیشەی ئێستای یەکەم ڕاگەیاندکارە، دووەم ئەندامی کارەی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانە، سێەم هونەرمەندە، چوارەم ڕێبەری گەشتیاری حەج و عەمرەیە. هەڵگری بڕوانامەی یەکەم بەکالێرۆس لە زانستە شەرعیەکان، بەشی بنەماکانی ئاین لە زانکۆی ئیمام عەظەم، دووەم دیبلۆم لە بەشی ڕاگەیاندن لە پەیمانگەی تەکنیکی هەولێر، سێەم دیبلۆم لە زانستە شەرعیەکان لە پەیمانگای ئیمامی شافعی. ئەو خول و ڕاهێنانانەی کە بەشداری تێدا کردووە: یەکەم بەشداری کردووە لە زیاتر لە 20 خولی پێگەیاندن لە بوارەکانی ڕاگەیاندن، هونەری، سەرکردە، کارگێڕی، کاری ڕێکخراوەی. دووەم لە نێو ڕاگەیاندنی ئیسلامیدا بە بەردەوامی ئەم کارانەی ئەنجام داوە: بێژەری، پەیامنێری، بەرپرسی بەشی هونەری، وەرگێڕی، دۆبلێری. شارەزای و لێهاتووی هەیە لە: یەکەم ڕاگەیاندن، هونەر، خۆشنووسی، زمانی عەرەبی.